پاشان تورکیاش وڵاتێکە سوڵتەی عوسمانی هەیە. مەیلی بۆ گەڕانەوەی بۆ سوڵتەی عوسمانی شتێکی فطریە، غەریزیە لە ئینسانە دیندارەکان. ئینسانە بێدینەکان بە دوای مستەفا کەمالە ڕۆیشتن کە پێوترە ئەتاتورک، کە مسلمانە دیندارەکان نایەنەوە و کەلیمێ بەکاربێت، چونکە ئەتاتورک یعنی باوکی تورکان، ناو خەڵک نازانێت باوکی ئەو چێ، لەبەرەوە نایەنەوە پێی بڵێ باوکی تورک. بەڵام ئەلمانیەکان بە دوای مستەفا کەمالە ڕۆیشتن بۆ دروستکردنی دەوڵەتێکی قەومی کە ئەو تورکیایە کە بینیمان. ئیسلامیەکان لە دوای ئەربەکان و ڕەحیمە الله کە هاتو، پاشان ئۆردۆغان و ئەنجا پێشتریش عەبدوڵڵا گوڵ کە ڕەئیس جمهور بوو، هەروەها ئەو نیشاڵەی ئەوان وردە وردە دەوڵەتەکەیان هێنایەوە بۆ دروستبوونی دەوڵەتێکی بەقووەت کە بێتەوە سەر ڕەوڕەوەی سوڵتانی عوسمانی. دەوڵەتی عوسمانی دەوڵەتێکی بەهێز بوو، حتا ئەو کاتەی کە کەوت بەهێزتر بوو لە ئێستای تورکیاش. تورکیا ئێستا یەکێکە لەو دەوڵەتانەی کە نایەوێ وەکو ئێران بە تەشەیوعەکە زیاد دەکا بڵاوە بێتەوە ئەم تەسەنن بڵاو کاتەوە سونی گەرێتی، ئەوە ناکات، چونکە ئەندامی ناتۆیە ئەوێ بچێتە ئیتیحادی ئەوروپیە وەلەو لە 1956 هەوڵەدا قبوڵیان نییە. بەڵام تورکیا دەوڵەتێکی بەهێزە. تورکیا یەکەمین قووەتی عسکەری ئەوروپای و دووەمینە لە ناتۆ دوای ئەمریکا. تورکیا لە ساڵی 2030 خۆی تیارەی حربی دروست دەکات. تورکیا یەکەم وڵاتە کە چەکی سووکی فرۆشت بە هۆڵەندا، یەکەم وڵاتە لە ڕۆژهەڵاتە بیفرۆشە بە ڕۆژئاوا. اقتصادێکی بەرزە، 116 ملیار دۆلار قەرزار بوون، ئێستا قەرزیان داوە بە سندوقی نەقدی دەولی، پارەی احتیاتیان هەیە. سیاسیەن وڵاتێکی دامەزراوە، دەستوریان کەس بۆی نییە لە خۆی ئیقامەت بداتێ، واستەکاری ناڕۆشت بە قانون نەڕوە. لە سەر و حکوومەتیشەوە دەستور هەیە، لە دەستوری شادیسان دادگایەکی دەستوری هەیە کە قەزێک گەورەکان یەک لا هاکات. حیزبێکیش هاتۆتە سەر حکم شعبیە، حیزبێکی شعبی بە قووەتە، بۆیە ئینقلاب عسکەرێکەشی لەسەر جادە پوکانەوە، کەوابوو تورکیا وڵاتێکی بە قووەتە جگەلەوە کە سەرسنووری ئێمەیە. پارتی ساڵەهای ساڵە ئەم ئیتیفاقی لەگەڵ تورکیا هەیە و یەکێتیش لەگەڵ ئێران. با بڵێن هەردووکیان بوو بوون بە ڕقەمی ئەم دوو دەوڵەتە دراوسێ.